نیترین تکنولوژیا اوی براندیت ناوا کارگین ویدا بو یکم جار امت رودا ویدا نشانی ها بده. چهار کارگین های سلسله چین داویل چینه در رودا ویدا بده. باجار چینداو لسر کنار دریای زر لپارزگاه شاندونگ یا چینه هاتیت جلگرتن. نه تنه جهک جوان و گشتاریه بلکو ناوندگاه استراتیجی یا آبوری و پیشسازی لچینه دهتان آسین. دکرد پیشسازی چینه دا چینداو روله که برچاف هست به تایبت دوباره پیشسازی قرص، اتومبیل، پتروکیمیایی و به تایبت جی ده الکترونیات دا. به درجه سالان حکومت چینه و برهنان که مازن دجرخانه وی باجر دا گریه که او یک جه رکخوشکر بویه با راکشان کمپانیان مازن و پرپیدان تکنولوژی نوی. جبل پیشسازیا بهست چینداو ناوندگاه گشتیاری ناودنگه که به کنار دریای خوین جوان آواهین بلند و پارکن مازن هر وصا به دیروکا خویا کلتوری و گشتیار نفخوی و ین بیانی برفخواه و راد کشه. دناوا وی باجار گشته کمپانیا هایسنس به دیروکا خواه نزیکی 55 سالان وکا یک جه مارکین هری بناودنگ ین الکترونیاتا لسرانسری جیهان سرهل دایا و رولک آبوری به جنگ لچینداو دبینید. اف آواهی سرکی کمپانیا های سل چینه لباجار چینداوه. اف برانده هنه خودیا مسترین کارگاه دناوا اوی باجاری دا. کارگاه ایسی فاکتوری آنکو درست کرنا بصدان جورن سپلیتان کارگاه درست کرنا جلشوان آنکو غسالان هر وصا کارگاه بفرگران و ثلاجه آنکو مجمدان هر وصا اف براندانه خودی مسترین کارگاه التلویزیونه آنکو تیویا لسر آست همو دنیای یا وی براندی الوی باجاری که دکاره به هزارهان جه تلویزیونان بدهان جوران الوی باجاری درست بکه و بشینه همو ولاتن جیهان جوانجی کردستان و عراقه. دوی برنامه تایبت لسر اوی براندی الولات چینه و لچین داوه امی کارگین هاینس بو یکمین جاره لسر آست همو دنیای و بو یکمین جاره جی میدیا که کردی و میدیا که جیهانی بچته ادناوا وان کارگاه دا از دلیر تلی ویل گل ها بم و برنامه که تایبت نشانی ها بدم و نشانی ها بدم که اف برانده چوا تکنولوژیا ای آی چوا وان روبوتن زیرک و پیشکفتی دناوا هیلن خواه اوین 1 کیلومتر درج نشانی ها بدم بر همین خواه آمیرن خواه درست دکن. هاینسس کود سال 1969 ده وکه کارگاه بچوک یا رادیوان لچینداوه دست به کار خواه کریه به پیش بستن به پرپیدان بردوام و نیکرنا تکنولوژیای
گشکا برچاف بخواد دیتو بویا یک جه گورترین کمپانیین جهانی دوباره برمانین شاشه و تلویزیونان و آمیر نافمال و تکنولوژیاین دیده. کارگاه هایسس یا برمانین شاشه و تلویزیونان لچینداو و به درستی مزنترین کارگاه هایسنس لجیهانه دناوا 7 کارگاه نویدا که چینه و مکسیک و سلوونیا و باشور افریقیا و ویتنامه به برمانین رادبن. کارگاه هایسنس لچین داوی دبی یک جماسترین کارگاه نوی لسر آست همو دنیای و لسر آست چینه. اف کارگاه دکارا دروجه که ده 5000 تلویزیون اوها جقبار سیودا حتی دگیتا 163 دروجه که ده دروز بکن. لویره 5000 کارمند به هفر کار دکن بو درست کرنا روزانه 5000 شاشه و تلویزیونان و سالانه جی 14 میلیون یونیت ده ناوا وی کارگه ده تیم برمانین بگشتی لهر هفت کارگین هایسس سالانه پترج 40 میلیون شاشه و تلویزیون به همو جورو قباره ایکی تین درست کرن و بلاف کرن. افینانه ایکی جوان هیلن هری پیشکفتیه ده چیکرنا تلویزیون دا تایبت ده جیهانا کارگین درست کرنا شاشه و تلویزیون دا افیلانه 108 متران دریجه تکنولوژیا کا پیشکفتی یا روبوت و ای آیا لسر اوه هلیه اپریا جیریا دست کرد انکو ای آی اف هلا تیتا پریو برن دکاره دسی خولکان ده یک تلویزیون 85 اینجی یعنیش 75 اینجی بداوی بینه افیلا هنه دکاره دیگ دم جمیره ده نزدیکی 5000 تلویزیونان در روز بکه افکارگاه 27 هلم برامانین هنه که هر یک جوانه 108 متران دریجه پریا چندین کارمند و وان هیلان و روبوتان و سیستمین ای آیل سروان هیلان ده هر سه خولکانده شاشه اک یان تلویزیونک ده سطح قوناغانده بدماهیک ته بودا بین کرنا باشترین کوالیتی ده هر هیلکا برمانین ده 20 تست ین هوشمندی زیرک آنکو زیرکی دست کرد ای آی دین انجام دان. بەخێر بن بۆ هایسنس ئێمە ئێستا لە کارگەی هایسنس ڤێژوال تەکنەلۆجین لە هوانگدا وەکو ناوەندێکی سەرەکی بۆ تۆڕی بەرهەمێنانی جیهانی کار دەکات ئەم کارگەیە خاوەنی 21 کێڵی بەرهەمهێنانە و توانای دروستکردنی بەرهەمی شاشەی قەبارە 32 ئینج تاوەکو 163 ئینجی هەیە ئێستا ئێمە لەسەر یەکێک لەو هێڵانین کە بە شێوەیەکی سەرەکی مۆدێلی قەبارە 75 بۆ 85 ئینج بەرهەم دەهێنێت ئەم هێڵە لە ڕووی ئۆتۆماتیکی و بەرهەمێنانی زیرەکەوە یەکێکە لە پێشکەوتوترینەکان لەسەر ئاستی پیشەسازیەکە توانای بەرهەمێنانی ڕۆژانە یەک هێڵ دەگاتە 160 بۆ تەلەڤیزیۆنی 75 ئینج و 150 بۆ تەلەڤیزیۆنی 85 ئینج ئەم هێڵا بە شێوەیەکی بنەڕەتی بێ کارمەندە بۆ پشکنینی ئۆتۆماتیکی کە هەموو قۆناغەکان دەگرێتەوە لە پشکنینی ناوەوەی ئامێرەکە تاوەکو پشکنینی ڕووکەش ئەمەش بۆ دڵنیابوونەوە لە کوالەتی ئەو بەرهەمانەی کە هەناردەی سەرانسەری جیهانیان دەکەین ئەم سیستەمە کارایەکی بەرزی بەرهەمێنان مسۆگەر دەکات هاوکات لەگەڵ پاراستنی بەرزی کوالەتی کە دەبێتە هۆی گەیاندنی خێرا و متمانە پێکراو بۆ کڕیارانمان لە هەموو جیهان. کۆمپانیا هایسنس وەکە یەک ji پێشەنگیên cîhanê di buarê elektronyata û amîrên navmal da bingehekê serekî berhemênan û vekolînê li bajarê stratejiyê Çîndaw li Çînê bi germûgûrî qayîm kiriye. Li vêrê çwar kargehên mezin û gelek senterên pêşkeftinên vekolîn û geşepêdanê anku R&D bi teknolojiyên herî nû û sîstemên zîrekiyên hûşmendiya destkirt AI kar dikin. Rolekê bineretî di dabînkirina berhemên Hisense bo bazarên cîhanê de dabîn dike û helên karî bo hizaran kesên li Çînê û Çîndawê dabîn kirîne.
ئاشناتان دەکەم بە پێشکەوتووترین داهێنانی ئەمساڵی هایسنس کە بریتیە لە RGB مینی OLED. ئەم تەکنۆلۆژیایە زۆر پێشکەوتوو گەیشتووە تا لووتکەی پیشەسازیەکەمان. سەرەتا ئەم تەکنۆلۆژیایە دەتوانێت 100% مەودای ڕەنگی بیتی 2020 دابپۆشێت. هەروەها دەتوانێت بگاتە لووتکەی ڕووناکی 8000 نیتس. جگە لەم دوو خاڵە زۆر باشە، دوو لە پێشکەوتووترین داهێنانەکانی هایسنسی تێدایە کە شانازیان پێوە دەکەین. یەکەمیان بریتیە لە GP ڕووناکی RGB واتە خۆڕووناککەرەوە کە شۆڕشێک لە شێوازی کۆنی ڕووناکی باکگراوند کردووە. بەهۆیەوە ڕووناکی باکگراوندەکە لە یەک ڕەنگەوە گۆڕاوە بۆ سێ ڕەنگ: سوور، سەوز و شین. ئەمەش دەبێتە هۆی دەربڕینی ڕەنگی زۆر پوخت و هەروەها ڕووناکیەکی بێخەوش. جگە لەوەش لە کڕۆکێکدا بزوێنەری هایڤیو AI ئنجین هەیە کە وەک بزوێنەری دواوە کار دەکات. ئەم بزوێنەرە RGBە پشتگیری لە کەسکردنی ناوچەیی AI RGB دەکات. ئەمە شوا دەکات ئەم جۆرە ڕووناکیە وردە دروست ببێت. پێم وایە ئەمە ئەو زانیاریە کورتە بوو کە دەمویست دەربارەی ئەم تەلەڤیزیۆنەوە پێتان بڵێم. بەشێکێدن ji kargeha Hisense ku kargeha drûstkirina thelaca û mijemî de ye. Ev kargeha hene êkî masterîn kargeha li ser astê welatê Çînê. Ev kargeha dikare di 10 de mijimêran da 13300 thelaca û mijemîdan durust bike. دوارê sarkeran da kargeha befirgir û thelacan bi heftê hêlin beremanînên pêşkeftî ku herêkî ji wan e pêtir ji 20 modelên cudayên thelacan durust dike. Ev kargeha dikare 1330 amîran ji van thelaca û befirgiran di demjimêrekê de durust bike. Salane jî 7 milyon thelaca û befirgir bi destê 2000 karmendên karguzar dêne durustkirin. Teknolojiya hûşmendiya zîrek an ku zîrekiya destkirt AI di vê prosesê de bi şêwekê berçav kar dihînin. کارگەی ساردکردنەوەی پیندگۆی کۆمپانیای بەفرگری هایسنس لە دوو وەرکشۆپی سەرەکی و کۆی گشتی حەوتی هێڵی بەرهەمهێنان پێک دێت. ئێمە نوێترین ئامێری کۆمی ئیتاڵی بۆ قاڵبکردنی گەرمی و تەکنۆلۆژیای پرژاندنی کەفی ئەڵمانی بەکاردەهێنین. بەرهەمەکانمان برتین لە بەفرگری خەبارە مامناوەند و گەورە بە توانای بەرهەمهێنانی ساڵانەی زیاتر لە 7 ملیۆنیەکە. بەرهەمەکانمان هەناردەی ژاپۆن، ئەوروپا، ڕۆژهەڵاتی نێوەڕاست، ئەفریقیا و چەندین بازاری دیکە دەکرێن. بەهۆی ئۆتۆماتیکی پێشکەوت و تەکنۆلۆژیای سەردەمیانە پابەندین بە پێشکەشکردنی بەرهەم و خزمەتگوزاری کواڵەتی بەرز. کڕیاران لە سەرانسەری جیهاندا لە سەرانسەری پرۆسەی بەرهەمهێناندا ئێمە کەرەسەی خاوی نایاب ئامێر و پرۆسەی پێشکەوت و بەکاردەهێنین. هەروەها ستاندارد و پێداویستی کواڵەتی جیهانی یەکگرتوو لەسەر ئاستی ئاسیا، ئەوروپا، کیشوەرەکانی ئەمریکا، ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئەفریقیا و بازاری عێراق جێبەجێ دەکەین. Ev hêlanê dikare di 10 demjimêran da heya 2000 selacên ewha berhem bîne. 207 karmendên Çînî Çîndawê di nava evê kargehê da kar dikin. Ev em dikarîn bijîn elevatörên hene her parçê têne durustkirin ku di nava evan selacatên danan li aliyekê din tên durustkirin û pirêya van em dikarîn bijîn barhelgira an ku barhelgirên giçke an jî elevatora bû me têne vê derê pirêya evan karmenda em van parçên hene hel digirîn و تخنت ناف دا اوها پروسیس الوریت تا بردام 1 کیلومتر یان کو 1000 متران اف لاینه هنه دریجه هر کسک جی دبه کاره که انجام بده و نابجی کدام لاینه انکل سر هلا برمهنانه پارچه کشته در باز به اگر در باز بجی
وی لاین همه بر راوستاندن و دیسان وی پارچه بدروس کرن و دیسان وی جاره کادن دست برهمانی نت اینا کرن اوها دناوا اوی کارگاهی ده دکارن یک دمجمیر دا 200 سلاجن اوها به داوی بینن ئەمە هێڵی ئیە لە کارگەی پینگدو کە توانای بەرەمێنانی 200 یەکەی لە کاژێرێکدا هەیە ئەوە ئێستا دەیبینن تیمی ئێمەیە کە دەرگاکان لەسەر بەفرگرەکان دادەنێن دەرگەکان لە قۆناغی پێشووترەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە ڕێگەی ئامێرێکی گوازرەوەی بنمیتی دەگوازرێنەوە بۆ هەر وێزگەیەکی کارکردن و ڕێک لەو شوێنەدا دەنیشن کە کارمەندەکان پێویستیانە دوای تاوابوونی قۆناغی بەپاکەتکردن یەکەکان دەستنە قۆناغی کۆکردنەوەی کۆتایی مۆدلی جیاواز لەسەرمان هێڵ دروست دەکرێن و بەبێ گوێدانە شوێنی مەبەست چ ناوچەیان وڵاتی جیاواز بێت هەمان ستاندارد و پشکنین جێبەجێ دەکەین Di salê de ev kargeha Haysens ya durustkirina xesalan anku cilşuan dikare 6 milyon xesalan berhem bîne. Di rojê de anku dema 10 demjimêran de ev kargehana robotik otomatik dikare heya 6000 xesalan berhem bîne. Ev jî yeke ji kargehên herî modern yên Haysens li Çîndawa Çînê. Divê kargehê de 15 robot kar dikin bo veguastina maddeyên xam di nava vê hêlê de ku her yekî ji wan jî dişêtin 1200 kilograman helbigire ku ev jî nîşana otomatîkkirin û robotîk e û AI di nava evê kargehê de. Di nava evê kargehê de sedûsî karmendên Çînî li Çîndawê têda kar dikin. Di meha 10 de bi tenê karîna ev karmendin hene heya 1800 cûr û xebareyên cuda yên evan cûra xesaleyan di nava evê kargehê de durust bikin. بەخێر بێن بۆ کارگەی جلشۆری هایسنس ئێستا لە هێڵی شەشی کارگەی جلشۆری هایسنس لە چینگداوین بنکەی بەرهەمێنانمان لە چین و لە دەرەوەی چین هەیە بنکەی چینگداون توانای بەرهەمێنانی ساڵانەی نزیکەی 6 ملیۆن جلشۆری هەیە و ئەم هێڵە بە تایبەتی دەتوانێت تاوەکو 1.5 ملیۆن جلشۆر لە ساڵێکدا بەرهەم بهێنێت ئەم هێڵە چەند جۆرێک جلشۆر بەرهەم دەهێنێت جلشۆری دەرگا لە پێشەوە جلشۆری دەرگا لەسەرەوە وشکەرەوە و جلشۆری تێکەڵا و لەگەڵ وشکەرەوەی پەمپی گەرمی ئەو مۆدێلی ئێستا لە ژێر بەرهەمێناندایە جلشۆرێکی دەرگا لە پێشەوەیە ئەم بەرهەمانە هەناردەی ئەوروپا و ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقا و بازاڕەکانی ئاسیا دەکرێت Efêlehane di nava evê kargeha drûstkirina evan xesala an ku cilşoyan da 206 metran dirêj e. Her cilşoyekê ji wana di nava evê kargehê de li ser vê hêlê dibe 111 qonaxan da derbas be heya bige beşê marketingê. کارگاها دروستکردنا سپلێتان ئانکۆ AC کۆ بە دروستکردنا هەموو جۆرێن سپلێتان ڕاتبێت di beşê lêkdana dumahiyê de 405 karmendên şareza hene û çwar hêlên beremanînê bi şêweyekê çalak kar dikin. Ev kargehe di demê 10 demjimêran de 6000 parçeyên splêtên kasket û dek dirûst dike.
هر سپلێتەکە ji جۆرê dek di 140 qonaxan da derbas dibe li demê ku splêtên kasket di 110 qonaxan da bi diwahî tên. بگشتی وی کارگه پتر جه 1000 جورن سپلیتا برهم تینه و به تایبەتی جی 5 جورن سپلیتن دک یین کل بازار عراق و کردستان خواست لسر هیا الویر دهنه شاندن و دروست کرن. بەخێر بێن بۆ کارگەی سپلێتی پینگدۆی گروپی هایسنس. من لە بەشی بەرهەمێنانی یەکە نێوخۆیەکانی سپلێتی بازرگانی وەستاوم. لێرە 4 هێڵی بەرهەمێنانمان هەیە. بە توانای بەرهەمێنانی ڕۆژانەی 6000 لەسەر ئەم هێڵانە زیاتر لە 400 کارمەند زیاتر لە دەیان جۆر بەرهەم دروست دەکەن کە زیاتر لە 1000 مۆدل لە خۆ دەگرێت. کارگەی پینگدو دەتوانێت تەواوی جۆرەکانی سپلێتی ماڵان و بازرگانی بەرهەم بێنێت. بەتوانای بەرهەمێنانی ڕۆژانەی تێکڕای 50000 ئێمە خۆمان تەرخان کردووە بۆ خزمەتکردنی بەکاربەران لە نێوخۆ و دەرەوەی وڵات بە تەکنەلۆژیای باشتر، کوالەتی بەرزتر و بەرهەمی نایابتر. کارگهن هایسنس ل باجار چینداو نتنه جه برمانین نه بلکو سنتر پیشکفتن و نیکرنا تکنولوژیا نه به پیش بستن بروبوت و هوشمندی زیرک AI و جیریا اتوماتیکی هایسنس بردامه لسر نیکرنا برهمن خواه و دابین کرنا آمیرن کوالیتیا بلند بو خلکی لسرانسری جیهانه رولک برچاف دی پیش و برنو پیشسازیا الکترونیاتا دا هایسنس دبینه. اف جی لچینه تی دروست کرن. اف جی دناوا کارگین هایسنس لباجار چینداو تیم برمانی.